لە سەرانسەری جیهان ڕۆژی حەڤەی تشرینی دووەم وەک ڕۆژی یادکردنەوەی قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بەرز ڕادەگیرێت و ئەم ساڵ نەتەوە یەکگرتوەکان پۆستەرەکانی لە ژێر ناوەڕۆکی ژیان پارچەیەکی یەدەگی ئۆتۆمبیلێک نییە لە ماڵپەڕی ڕێکخراوەکە لە ئەنتەرنێت بڵاو کردەوە. بەپێی ئەو زانیاریانەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوی کردوونەتەوە لە هەر 24 چرکەیەکدا کەسێک لە جیهان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیان لەدەست دەدات. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆرترین ڕێژەی مردن بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆیە کە لە ئەفریقایە ساڵانە بە ڕێژەی 26.6 لە هەر 100,000 کەسێک. لە پلەی دووەمیشدا باشووری خۆرهەڵاتی ئاسیا دێت بە ڕێژەی 20.7 بۆ هەر 100,000 کەسێک. ڕێژەکانی مردن بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە سەدا 26یان ڕێبوار یان دوو چەرخە سوارن، لە سەدا 28یان ماتۆر سوارەکانن کە ماتۆرسکیلەکانیان 2 یان 3 تایی هەیە. ڕێژەی مردن لە نێو بەکارهێنەرانی ئۆتۆمبیلە چوارتایەکاندا لە سەدا 29 و ئەو لە سەدا 7 دەمێنێتەوە وەک بەکارهێنەرانی ڕێگاوبان کە نەتوانراوە پێناسە بکرێن دیاریکراوە. لە راپۆرتی ژیانەکان ڕزگار بکەی ڕێکخراوی تەندروستی جیهانیدا ئامانجی ئەوە دیاری کراوە کە ژمارەی قوربانیەکانی ڕووداوەکانی هاتوچۆ تا ساڵی 2020 بۆ نیوە داببەزێنرێن. لەو چوارچێوێشدا داوا لە حکومەتەکان کراوە یاسای ئاسایشی ڕێگاوبان بەهێز بکرێت کە هەریەک لە کەمکردنەوەی خێرایی لێخوڕین سەر لە نوێ چاکردنەوە و ڕاستکردنەوەی ڕێگاکان و دروستکردنی ژێرخان و دەستەبەرکردنی تەکنەلۆژیای ڕزگارکردنی ژیان لەخۆ دەگرێت.